سەرقاڵی لێکردنەوەی بەرهەمی میوەکانێتی لە گوندی فەیاڵ سەر بە پارێزگای سلێمانی. مام عومەر تەمەنی 65 ساڵە. لە باخەکەیان کە دروستکراوی دەستی باو باپیرانێتی دەیان جۆر بەرهەمی جیاوازی چاندووە و بە پەیوەرزەکان چاوەڕوانی پێگەیشتنیان دەکات تا لێی بکاتەوە و بەشێکی لە بازاردا ساخ بکاتەوە. بەڵام لە ساردی بازاڕی بەرهەمەکانی دڵی گەرمە و نیگەرانە. هەمووی باخ و باخاتە وەکو هەنجیرە و هەنارە و گوێزە و سێوە و ئیتر ئەنواع میوە تووە و ئەوەی کە پێی بژین، بەڵام ژیانێکی کولەمەرجی پێش بەرهەمەکانیش بەباشی ساخ نابێت ناڕوا بۆ دەرەوە. هەنجیر زۆرە، ساڵان کەم بوو پێشیان ئێستا نەبوو جنوب بەڕوا نەبوو دەرەوەی وڵادەڕوا هەر بۆ ناو شارە، بۆ ناو شاری سلێمانیش هەمووی بۆ باخ و باخات و زەراعەت زۆر بووە. مام عەبدوڵڵاش جوتیارێکی دیکەی گوندەکەیە. ئەمیش لە باخێکی ڕووبەر گەورەدا بەرهەمی جیاواز و بەتامی وەک هەنار و قەیسی و هەنجیر و دەیان بەرهەمی دیکەی ڕواندووە. خوازیارە بەرهەمەکانی لە ناوخۆ و دەرەوەی کوردستان ساخ بکرێتەوە. خاچی کوردستان خاچیشی بەپیتە بە هەموو بەرهەمێکی تیا دروست دەبێ بۆی بەرهەمی بین احتیاجمان بە وڵاتانی دا و دراوسێنێ بکە بەرهەم بێنە وڵاتەکەەوە بەرهەمەکەی خۆمان بین و ئیسفاکە بۆ وڵاتەکەی خۆمان و بۆ خەڵکی وڵاتەکەی خۆمان بێ. بۆ گرنگیدان بە بەرهەمە جیاوازە خۆماڵیەکان کە بەرهەمی ماندووبوونی دەستی جوتیارانە بەڕێوەبەرایەتی کشتوکاڵی سلێمانی پلانی هەیە بۆ ساختکردنەوەیان لە بازاردا. بۆ پاراستنی بەرهەمی کشتتوکاڵی ناوخۆی ئەم ساڵ خۆشبەختانە توانین بڵین بەرهەمی سەوزە تاکو ئێستا بەرهەمێکی باشی هەیە و ئێمە لە یەکی چوارەوە بەپی بڕیارێکی وەزارەتی کشتتوکاڵ بڕیارمانداوە بە قەدەغەکردنی زیاد لە 20 جۆر لە بەروبوومی کشتتوکاڵی لە سەوزە و لە میوە و لە بەروبوومی ئاژەڵی و پەلەوەری لە داهاتوە زۆر لە بەرهەمەکانی تریکی جوتیاران کە پێیەکا بەبێ باج ئەتوانین بڵێن ڕێگە نادرێ بە هاتنی لە دەرەوە و ڕێگە بەشێکی زۆر لەو بەرهەمانش کە پێ ئەگات لە کاتی پێگەیشتنا بەرهەمی دەرەکی قەدەغە ئەکرێت. جوتیاران بە پێتی خاکی کوردستان و کەش و هەوا لەبارەکەی بە گونجاو دەزانن بۆ چاندنی بەرهەمی خۆماڵی و بەرهەمی جیاوازی وڵاتان و خستنە ڕووی بەرهەمەکانیان بە مەبەستی دۆزینەوەی بازار بۆیان و دەستکەوتنی داهاتوو بژێوی ژیانیان. ڕێزان محەممەد، کورسات نیوز، گوندی فەیاڵ.